الروشة بتايبتيجي جريداي درفي بازنايا لبناني وبتايبتيجي لدانين بردامين إسرائيل السربيجا وبارجين حزب الله اللبناني كنت أنجامش دا ولاتين سيفيل بينا قرباني أزد جل هاني فياض أندام مكتب السياسية بارتيا سوريا النتوية جواكيش بيروت باكي راستا وخد الجل مدابت بحث كين برئيس هاني قال لك سباس كوهين الجل مدا زاره الدسبيك تشي فيك هيا تشر كفتنك بيتكرن كو السر لبناني جي هيرج بين الروستاندن بيجبينا تشتكي وصابة تكرن ينجي دي إسرائيل يا مصربة السر لدانا حزب الله اللبناني اجدر في آگر بستا كل جل اديوه هات يكرن نيف برا أمريكا وإيران دا سيدي الكريم صباح الخير. بانتان باش أما أو شتێکە لە دوژمنەوە بەردەوام لە ساوینەکان تێبینی دەکەین ئەمە بێجگە لەمە هیچ شتێکی دیکەمان پێشبینی نەکردووە پەیوەست بە بابەتی ئاگربەست و نەگرتنەوەی لوبنان پێم وایە ئەوە وابەستەیە بەو گۆڕەپانی جەنگا دەبینین کە پیاوان و جەنگاوەرانی بەرەی مقاوەمە زیانشی زۆریان بە ئیسرائیل گەیاندووە ئەمە هۆکارەکەیەتی پەیوەست بە دانوستان و ئەو ڕۆڵەشی کە ئێران دەیەوێت بیسەپێنێت بۆ ئەو جەنگەی لەسەر لوبنان سەپێنراوە جێگەی ستایشە بەڵام دوژمن لە بەرچاوی ناگرێت و دەستی کردووە بە هێرشکردن کە بەردەوامیش لەلایەن بەرەی مقاوەمەوە بەرپەرز دەدرێتەوە ئەمەش ئەو واقعا دەردەخات کە ئەمریکا و ئیسرائیل وەکو پێشووتریش تێبینیمان کردووە هەموو شتێک لە گۆڕەپانێک لای دەکرێتەوە نەک ئەوانەی کە ئەجەندای خۆیان دانوێت بسەپێنن. باشە هین تایبەتیژی وان دماهێک هێرشن ئیسرائیلی هین چاوت بینن وەکە قۆناغێن دماهێکێنە ڕەنگە بەرەف ئاگربەستەکێ بە بچن چونکە هەفتیا بهێتب نێڤبەنکاریە ئەمریکای حزب الله لبنانیت گەل ئیسرائیل ڕەنگە ادی دانستاندنا دست بکن یا جی پراستیجی در سر هرشند خوب بردام مل بی گهدانا عالی امریکی. نعم ما شاهدناها ئەوەی بینیومانە لە هەشتی نیسان ئەوەیە دیمەنێکە لە لوبنان لە هەموو جەنگەکانمان لەگەڵ ئیسرائیل پێڕاهاتووین ئەو وڵاتە لەسەر بنەما و تێگەیشتنی ئەو قەوارەیە ئەگەر بمانەوێت ورد بین لە پێناسەکردنی لەسەر ئەوە دامەزراوە بکوش بێت وێران بکات ڕق لە ئێمە لەوەتەی ئەو قەوارەیە داتاشراوە هەروەها بەردەوامە لە کۆمەڵکوژەکانی دوای ئاگربەستیش دەستی کرد بە کردێکی فراوانترین کردە لە دەستپێکی ئەو جەنگەدا دەزانین لە دژمنکاریەکانی پێشووتریش لە سەستەکان و هەفتاکان و تانە 2006 زۆرترین شەهید و بریندار کەوتونەتەوە بەڵام دژمن زیاتر زیانی پێگەیشتووە بەڵام بەداخەوە ئەوان هاوڵاتیان دەکەن ئامانج هەموو ئامانجەکانیش کە ئامانجی سەربازی ناتوانن زیانی پێبگەێنن لە گۆڕەپانی جەنگدا واتە هیچ سەرکەوتنێک لە گۆڕەپانی جەنگ بە شێوازی ڕاستەقینەی ئاسایی بەدەست ناهێنن بۆیە هەوڵ دەدەن زیان بە گەل بگەێنن کۆمەڵکوژی دروست بکەن ئێمە پێ ڕاهاتووین ئەمە ئەو باجێ دەیدەین وەکو بەردەستەکارانی سەرکەوتن لە دەستپێشی دەتاشینی ئەو قەوارەیەوە حکومەتە لبنانت چ بکرد بۆ دیری خستنە ئەوی شەریف سەر ئاخۆ هەم کۆنتڕۆلکردنە حزب الله لبنانی هەمژی دیری خستنە مەترسین پێشڤەچوونên بەردەوامی ئەرتەشە ئیسرائیلی ئێمە دەزانین حکوومەتی لوبنان سەرۆکایەتیش دوای دەرەنجامی ئەو 6 ڕۆژەی 2014 باسی لەوە کرد حکوومەتەکە گۆڕا لەژێر کاریگەری ئەمریکا دامەزراوە بەداخەوە ئەو ڕۆڵە دەجێڕێت کە بۆی دەنووسرێتەوە ئیمڕۆ حکوومەت سەرۆکایەتی لوبنان هەموویان دانەوێت کە ئەو دانوستانە بە شێوەیەک لە شێوەکانێک دانەوەی بۆ بکەن
وێڕای ڕاگەاندنی ئاگربەست ڕاوەستاندنی ذاهبون فعليا کردە سەربازەکان ئەوان دەبینین ئەوان باس لە مەترسی جەنگێکی ناوخۆ دەکەن ناتوان هیچ ڕۆلا نەبێت لەو دانوستانانەدا ناشتوانن بە هیچ شێوەیە کاریگەر بن لە گۆڕەپان ئەگەر حکوومەت بڕیار بدات کاریگەری سەر حەزبوڵا بێت ئەوەشی پێ ناکرێت یان جەنگ ڕابگرێت لەگەڵ دوژمن ئەمە لە توانستی ئەوان دانیە چونکە تا ئێستا یەک فیشەکی نەتەقاندووە بەرامبەر بە دوژمن و نەشی توانیوە و تەنانەت پاشەکشەی کردووە حکوومەتەکە بێبڕیارە تەنیا دەتوانێت لە ژێر سای ئەمریکا بڕیار بدات یان بە فەرمانی ئەمریکا ئەگەر بە وردی شیکاری بۆ بکەین و پێناسی بکەین بەداخەوە دانوستانەکان کە ڕوودەدەن بەڵام دەرەنجامەکانی لەسەر گۆڕەپان سەرزەوی کەس ناتوانێت بیسەپێنێت تەنیا بە کۆدەنجی نیشتیمانی نەبێت کە ئێستا بوونی نییە لە لوبنان. باشە حزب الله ناوا لوبنانێدا شەڕ بەرژەوەندیە ئیرانێدا کرد ئەف مەترسیە سەر لوبنانێت دروست بین ئەگەر هێرشل سەر لوبنانێت بەردەوام من شەڕ نێڤبەر ئارتێشا ئیسرائیل و حزب الله بەردەوام بێت ئیران دی ئاگربەستێ گوری حزب الله بکەت یان ژی دی حزب الله گوری ئاگربەستا خوات گەل ئەمریکای بکەت. ئێران هەوڵ دەدات نەک هەوڵ دەدات داوای کردووە کە لوبنان لە ئاگربەستەکە وەکو دۆناڵد ترەمپ ڕەزامەندی لەسەردا بوو لوبنانش بگرێتەوە بەڵام لە شێر فشاری کاریگەری و لۆبی ئیسرائیلی ئەوەی پێچەوانە کردەوە دەبین هەوڵ هەن لە ئیسلاماباد لە تاران کە ئێران بەبێ وەستاندنی دژمنکاریەکان لەسەر لوبنان بەشداری دانوستانەکان نابێت ئەو وێنە گەورەیە کە هەیە هەموو یەک بەرەیە بەرەی یەخستنی تەواوی بەرەکان و گۆڕەپانەکان هەوڵدانیش بۆ خۆسەپاندن بەسەر ئەو ئاگربەستە بەو شێوازە و نەگرنەوەی لوبنان ئەمە هەوڵێکی شکست خواردووە سەرکەوتوو نابێت هەروها بەرەی مقاومە لە ژێر هەر ئاگرێک بێت بەرگری خۆی دەکات. باشە دوێ قۆناغی و پشتی هینگێژی هین بینن سیاسەتە بەرەیەوە مقاومێ و بتایبەتیژی حزب الله لوبنانی بەرامبەری ئیسرائیلێ دێ چ بێت گۆڕانکاریەک دێ هەبێت یانژی دێ هەر سەر هەڵوێستێ خوێ توند و شەڕکردنەوە بەرامبەری ئیسرائیلی بەردەوام بن. سيدي أنا لا أتكلم باسم حزب الله بەڕێز من لە بری ئەوان قسە ناکەم بەڵام دەزانن لە پرسیارەکە تێگەیشتم زۆر بەباشی دەزانین کە ڕژێم دژمنکاریەکانی خۆی نەوەستاندووە لەسەر لوبنان یەک خولەک نەوەستاوە لە کردنامان زمان هەروەها لوبنان نەیتوانیوی بەرپرسی شتێک بداتەوە کاتێکیش لوبنان باس لەوە دەکات ئایا بەرپرسێتەوەیان نا دەبین هیچی لێ نائافرێت. ئێستا دەزانین کە دوای 2006 کە ئیسرائیل تێکشکاوە تا 2023 ماوەیەکی باش بوو کە لوبنان دەستدرێژی ئیسرائیلی بۆ نهاتووە مەشە و ماوەیە بوو کە دوای سەرکەوتن بەدیهات بەڵام هیچ ماوەیەکی دیکە نەبووە کە لوبنان توانی بێتی بە ئارامی و بەبێ دەستدرێژی ڕۆژەکان بەڕێ بکات. هەر کاتێکیش دەبینین شتێک پێچەوانەی خواستی ئەوان بێت ئاراوە ڕەتی دەکەنەوە واتە لەو نێوانەش پابەندی هیچ بەڵێنەکانیان نابن لە فەڵەستین بێت لە لوبنان بێت لە سووریا بێت لە هەر جۆرە بزاوتێک بێت. باشە هین پێشبینیە چش ئالیە نێودەوڵەتی ژیتکن چیکی نەڕازبینین ئالیە نێودەوڵەتی وڵاتên ئەوروپای ژیر سەر دەرڤەهێشتنا بازنە ئاگربەستێک و لوبنان نافدانینە هەی ئالیە نێودەوڵەتی تشێت فشارێکی سەر ئیسرائیل و ئەمریکای ژی بکرد و لوبنان ژی بکەفتەت ناوا ئاگربەستێدا هێرشل سەر لوبنان ژی بێنە ڕاوەستاندن ئالیە ئیسرائیلێڤە.
للمرة الأولى نحن نشهد بۆ یەکەمین جار دەبینین ئەوروپیەکان لە ڕووی نێودوڵەتیەوە خوان لە سەستەکانی ئەمریکا بە دوور دەکرێن ئەمە بێ پێشینەیە بەلایەنەکەم بۆ ئێمەوە و ئەو جۆرە هەراسانکاری و دژمنایەتی ترەمپ پەیڕەوی دەکات لە دژ وڵاتانی جیهان هەمویان چاوەڕوانێ و دەرفەتە بوون کە بیسەلمێنن ناتوانێت بۆچنی خۆ بەسەر هەموو شتێک دابسەپێنێت ئەمە بۆ لوبنانیش ڕاستە ئێمە تێبینیمان کردە دوێنێ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان سەرکۆنە کران لەلایەن هەموو وڵاتانی جیهانەوە کەنەدا بەریتانیا وڵاتانی دیکە بەڵام ئەمە نەیتوانێت ڕێگر بکات لە بەرامبەر دەوڵەتی زایۆنی کە هێرشەکانی بۆستێنێت پێشووتریش دەمانزانی تێبینیمان دەکرد کە زۆر جار هاوسۆزیە بۆ لەگەڵ هەراسانکار و دەست درێژی کار بەڵام ئێستا پێچوانە بۆتەوە بە شێوەیەکی بەرچاو گۆڕاوە بە تایبەتیش دوای جەنگی غەزا ئەگەر نمونێک بینە پێشەوە بەڵام نەیتوانی ئەو جەنگەش نەیتوانی ئیرادەی خەڵکەمان بشێنێت گەلی ئێمە بە تەنیا دەتوانێت بەرپەچی دەوڵەتی زایۆنی بداتەوە تەنیا بەچەکەوە دەکرێت هیچ بژاردێشی دیکەمان نییە. قال لك سباس برئيس هاني فياض انضم مكتب السياسية بارتا سوريا نتوية جفاكيش بيروتي باكي راستا خون قال ما سباس بوه